سەرەتا بە خێراتنی کەناڵە جوانەکەتان ئەەکەم. من ناوم سروش سەلاح سەعید، دەرچووی بەشی کارگەڕیم. سەرەتا چیرۆکی دەست بەکاربوونم نابێتە ساڵێک کە ئەم دوکانە جوانم داناوە. بیدایەت کە دەستم پێ کرد تقریبی مۆدێلی چەند عەبایەک چەند عەزیەک بۆ ڕەمەزان، بۆ ڕۆژانی ڕەمەزان یان بۆ مەولوو، بۆ شەوانی دەرچوونی کچانە بیزدانەیەکم دیزاین کرد تا بزانم ئیشەکەم چۆنە. پیجێکی ئۆنلاینم دانا، زانیم کە ئیشەکەم خەڵک تەڵەبەی لەسەر ئەبێ، خەڵک ڕەواجی هەیە لەسەری، ئەوە بوو نەمتوانی خۆم بە تەنیا ئیشەکە بکەم بیدایەت. خوشکێکم و ڕەفیقێکی نزیکم دەستیان کرد بە ئیشەکە لەگەڵما، تا ئێستا گەشتون بەم ئیشە و ئەم دوکانە بچکۆ لە جوانەمان داناوە. هەروەکو پێشتر بۆم باسکردن چەند عادەتێکی کەممان بەردەست بوو بۆ خەڵک لەبەر سەرەتای ئیشەکەمان، بەڵام شکر بخوا ئێستا توانیمانە عادەتێکی زۆر لەم دوکانە جوانە ئامادەکەین بۆ خەڵک. هەروەکو بیبینن ئێستا ئەم دوو دیزاینە جوانەش کە دیزایانی خۆمن، یەکێکیان بۆ ڕۆژانی کە یەکێک مناڵی لەدایکە بێ، یان بۆ مەولوویەک، یان بۆ چونە دەرەوەیەکی شەوانە، بۆ ڕۆژانی ڕەمەزان. ئەمەی لەبەریشمایە دیزایانی خۆمە کە نەخشی گەڵایەکی لەسەر و پشتێنێکی لەسەر بەستراوە کە بۆ هەموو کەسێک کە توانین لەبەریکا بەپێی ئەم پشتێنە لەسەر کەمەری یا تونی کاتەوە یا شلی کاتەوە. هەروەکو ئەزانن کە لە کۆنی شەوان ننکمان کە سوکارمان عەبای سادان لەبەر کردووە، بەڵام بۆی پەرە بە ئیشەکە بین، ئێستا ئیشەکەمان زیاتر بەرەو پێشەوە بردووە، بە ڕەنی جیاواز، بە نەخشی جیاواز دروستمان کردووە. ئەمانەی لێرەشە ئەبینن هەمووی دیزایانی خۆمە کە ئەمایان بۆ یەکێک مناڵی لەدایک بێ، بۆ ڕۆژی لەدایک بوون، یان بۆ مناسبەیەکی مارەکردن دروست کراوە. ئەمانەی لێرەیان یان بۆ شەوانێکی چوونە دەرەوە، بۆ مناسبەی مەولوو هەمانە کە لەبەری بکەن، بۆ زۆربەی مناسبەکان هەر یەکەو بەپێی مناسبەی خۆی بۆمان دیاری کردوون. ئەمە بەشێک بوو لەو کار و پیشە و دیزاینانەی خۆم کە بۆم باسکردن بەشێکی کەم بوو. پێم خۆشە ئەو ئافرەتانە و ژنانی کورد و کچانی کورد کە ئیشێکی کەم لە خەیاڵیانە دەست پێ بکەن، ڕانەوەستن لەسەرێکە لە دامەزراوی حکوومیە دابمەزرێن، دەستکەن بەو ئیشەی کە خۆیان لە مێشکیانە لە ئیشێکی بچووکیشەوە بێ دەست پێ بکەن. و خۆشحاڵم کە توانی بێتم سوودێک بە ژنانی کورد و بە کچانی کورد بگەێنم کە بتوانن لەم دیزاینانی من لەبەرکەن.